بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ڕازی تەمەنەوە پێتان شادەبم. ڕازی تەمەنیم جارەمان لە نێوشاری ئەولێر و لە خزمەت یەکێک لە کەسایەتیە دیارەکانی ئەو شارەیە کە ساڵانێکی بەردەوام توانیوێتی لە دوو بواری جیاوازدا خزمەت بە کۆمەڵگا بکە. بوارێکیان وەک پزیشتێکی دڵسۆز و خەمخۆر بۆ خەڵکو و بواری دووەمیشیان وەک بانخوازێک و مامۆستایەکی ئاینی لە منبەرەکانی مزگەوتەکانەوە خزمەتی بەردەوامی بە کۆمەڵگا کردووە. فەرمون با پێکەوە گوزەرێک بە نێوشاری ئەولێر و کوچە و کۆڵانەکانی ئەو شارەدا بکەین و لە زاری ئەو کەسایەتیەوە ژیان و بەسەراتی بەیەوە ئاشنا بکەین. فەرمون لەگەڵمان بن. من محمد عبد الله فقير مراد دكتوري بسبوري قرقلوت وجوي وهروها إمام وخطيب من مسكوت حازم بعد لا حول لا حول ولا قوة مامسا أم خانيك بينين يا أم كولانا زاتر نقشة رسالتي قاعدين شيء لقى الله أما مالي بافير البو أم خانوة لا بيشتمل مالي بافير البو مزيكي 20 سال حتى 20 سالش عمرم بود نزیکی 20 سالیش هر هاتو سی مال دافیرم دکلیره. مال دافیر شهر لیره بود. مال خانه تانه زمان داره. لخانه که کنیشت او خانه لدایک بوما. باکم لیندری شیاوا. نزیکی حتی عمرم بود 4 سال 5 سال هر لیره بویم. ما هلا وجرکی بویما. بلام حتی عمرم بود 20 سالیش هر هاتو سی وجرکم دکرد چون که مالی بافیرم میاره بون. منیش زور بافیرم من نم خوش دوست. زور لقالی ئاشنا بمە باپیرم زۆر خزمەتی باپیرم کرد چونکە کەسایەتێکی دیاری ئەم شارە بوو حاجی مراوت هەموو کەسێک دەیناسی لە هەولێرە ڕاستە ساڵی چەنەوە لە هەولێرە نیشتەجێ من هەر لە بدایەتەوە هەر باپیرم وان و هەر خۆشی باپیرم هەر لە هەولێر لەدایک بووە لەگەڕێکی تەعجیل لەدایک بووە باپیرم یەهودی بووە لەگەڵ نانکم باصل يهودي بون بلى لا باصل يهودي بون يهودي كان يهودي بون إدي بابير منكم يقدم نالشان هبو أوان بونا مسلمان بلام خزمة كان يترم كسينا بونا مسلمان حتى وكو بلكم هي يعني خوش شباكم لتل أبيب لإسرائيل دجي بلى لإسرائيل دجي و جماريتي زور لخزمة كان إيمان لإسرائيل دجي زور يعني بصدان جمارين بصدانة كلا إسرائيل دجي بلى كلا إسرائيل دجي ما وصا أم كولانا بلين يادكاري طبعا من علي زور كردي سشتاكو بير معه كاتي خوي لم كولانا بون والله دياري كردني من الله دياري كردني من الله زور ببير معه مكتبي دوانا وندي خنساي كتانا دكاتة برامبر تربية أو بريد تربية ليرة ببير ما هو كاتي من دالي زور ياري ما عندك زور جماعة ما عندك توباني إدياري ترو كلايني لكن من دالي يعني جميع من دالي زور يادقاري من كديما أو كولاني اللي بديته يادقاري كان ليرة توباني ما عندك كردو ليرة جماعة ما عندك كردو ليرة مالي ما منبو مالي بابيرن بو إدي زور شتي خوشي من دالين ببيرته حتى وكو برا جوروبين كإمام باوكم خاني دروسكر لتيراوي خاني دروسكر اما زور هفته چەند جارێک داهاتینە ماڵی باپیرم بەپیان داهاتین ئیدی ناڵم بە باپیرم زۆر ئاشنا بووم حتى وەکو فترەیەک باپیرم کوتاڵ فرۆش بوو ینی بازرگان بوو لەناو بازار بەڵێ شاگردی وی بووم زۆر کوتاڵم فرۆشتی و سبەینان دەچم دوکانم لێ دەکردەوە هەندێک جار و بەتایبەتی هاوینان دايم لقل باپيرم بون. مامسا إيوه كباپير مسلمان بوا، لين بعائلة أكثر هم تا مسلمان بون يا باپير منكم كمسلمان بون لسال السيا كان يعني باپيرم عمري تقريبا 30 سال بوا بوتا مسلمان باوتي شي يهودي بوا زور جايتي كراء جايتي زور كراء دبري باپير مسلمان نبه سكنيدي هج باپير بوتا مسلمان باوتي باپيرشم مليونيري أو كاتب يعني يهودية دولة من كان زور دولة من كان بون بلام هيتي نجاي قلتي هيت نادمي باپيرم قلتي هيت ملتوناني تنها دينا كم بيوتا لازم مسلمان الوردقار
کە هیدایەتیدا زۆر عەجیب هیدایەتیدا هەموو جدایەتێکی قبول کرد و بەرەنگاری هەموو جدایەتێکی بووە بەس تەنها لەبەرەوەی دینەکەی مسلمانی بمێنێت. بمێنێتەوە. ئێجا نەمچیشم بۆ مسلمان ئەو کاتی نەنچشم عینە مسلمان بوو یەک دوو منداڵی بچووکیانە بوو یەکێک لە منداڵەکانی هەندێک ئەمری 8 ساڵ بوو ئەو ماڵی مامی منداڵەکەی ینی ماڵی خزمەکان تر لەگەڵ خۆیان بردیان لۆی هەتێ سەر بە یەهودی مایتەوە لە تەلەڤیڤ دەژیت. ئەوسا دوایەوەی ماڵشتان لێرە نامێنێت تۆ تا چەند ساڵ لەم قۆڵانە لەگەڵ ماڵی باپیر تامێنیەوە؟ باپیرم هەتا نزیکەی پێش ڕاپەڕینی هەر لەو منطقەی مابوو یعنی ئێستا من تقریبا هەتا وەکو گەیشتمە کولیەش هەر هاتوچی ماڵی باپیرم دەکرد لێرە هەتا گەیشتمە کولیەش ژیانی کولیەی هەتا 18 ساڵی بەرەو سەر ئەم هەر هاتوچی ماڵی باپیرم دەکرد ماڵی باپیر لەو کۆڵانە بووە. بەڵێ لەو کۆڵانە سلام السلام ورحمة الله باشی باش براجان ئەوە دوو کچەکەمت عملیات کرد لەو زەتێنیان هەبوو یعنی زۆر نازەحی زۆر دەستخۆش لێ دەکەم خوا خێر بنووسی خی گەورە شفایدا یعنی ئەمە خەفتان دەبایە دەرزی لێیان بڕین هەر لەو زەتێنیان هەڵدەستا و بەس بردمە دایکا دکتۆری عملیاتی زۆر نازکی لۆ کرد زۆر سەرکەوتوو بوو خی گەورە شفایدا ئینشاءالله خی گەورە شفایدا خی گەورە شفای بای خەڵک. ممنون. هیچ حەسوودیەک هیچ شتێک لە دڵم نییە شەوان پێشەوەی بنوم گردنی هەموو کەسێک ئازا دەکەم دڵی خۆم ساف کردیتەوە بەرامبەر هەموو کەسێک ماوەسا ئەم شوێنەی کە تیاین بڵێن شوێنی مەکتەبی مزەفەریەیە کە کاتی خۆی ماوەزام 6 ساڵ لێرە تۆ خوێندووتە بەڵێ ئەو کاتانەی کە لێرە خوێندە چی ببیرێتەوە ئێستا جیاوازی خوێندنی ئەو کاتە ئێستا چی بوو؟ بەڵێ تەڵانەوە جێگای مەکتەبی مزەفەریەیە قوتابخانەی مزەفەری سەرەتایی و هەروەها مەریوانی سەرەتاییش بوو هەر لەم شوێنە بەعکسی یەک بوون من لە مزەفەریە بووم 6 ساڵ لێرە بوومە لە ساڵی 75 هەتا ساڵی 81 خانوویەکی قەسرێکی کۆن بوو لەسەر شێوازێکی کۆن بەڵام 6 سەفی تێدا بوو لەگەڵ مامۆستایەکان و 6 پۆل بوو پۆلی 1 و 2 یعنی هەر پۆلێک تەنها یەک شعبە بوو چونکە زیاتر جێگان نەبوو ژیانێکی زۆر خۆشمان لێرە بردەسەر لەگەڵ مامۆستایەکان کە بەڕاستی تەنها فێرکردن نەبوو بەڵکو پەروەردەکردنیش بوو ژیانێک بوو پەروەردەکردن بوو ئێمە فێر دەکرد مامۆستایەکە کە داهات لە ئەمەی ڕێز دەکرد یەکسەر تەمەشەی نینۆکەکانی دەکردین بزانین نۆکمان کردیان نا مامۆستا تەمەشەی کراسەکەی پشتملمانی دەکرد یەک بزانە پاکەیان نا مامۆستا تەمەشەی نینۆکانی دەکرد نۆکمان خاوێنە نینۆکمان کرایە دەستەوەمان پێیە کراسەکەمان خاوێنە جلوبەرگمان خاوێنە پەروەردەکردنیی چاچیە بوو یعنی کە لێرە دەردەچوین ئێمە پەروەردە دەکراین چۆن تەعامل لەگەڵ ژیان بکەین چۆن تەعامل لەگەڵ واقع بکەین ئێستا بە منداڵەکانی خۆمان ئێمە زیاتر لەگەڵیانەوە ماندووین لەوانەیە تەقسیریان نەبێ بەڵام کاتی خۆمانەوە تاموچێژێکیە بوو قوتابخانە بەخۆی ئەو کات خۆشتر بوو ئێمە لە تێراوی ڕادەهاتی نێرە تقریبا بە پێداهاتین ئەگەر ماڵێک سیارەیە باید دەوڵەمەند بوو ئێمە بە پێ داهاتین مەکتەب ئەو جەنتەمان ئەوها لە دەستمان سڕ دەبوو بە پێیان داهاتین خۆش بوو پێیانش دەچوینە تاموچێژێکی هەبوو ینی هەندێک تەکنەلۆژیا هەیە ڕاستە ئاسانکاریە بۆ مرۆڤایەتی بەڵام تامی ژیان نایڵ ئێمە دەهاتینە دەرەوە یاریمان دەکرد ئێمە دەهاتی لێرە یاریمان دەکرد ئەو یاریانەی کە پێشتر هەبوو ئێستا نمایە ئێستا هەمووی بە ئایپاد و یاری ئەلکترۆنیە کاکتۆر لە ڕووی بڵین دەرامەتی ئابووری کۆمەڵگاوە ئەو کاتە وەزی خەڵک باشتر بووە ئێستا مەسەڵەن ئەو خۆشگوزەرانی و خۆشحاڵەی خەڵکە بووە بەس لە ڕووی مادیەوە خەڵکۆکو ئێستا خۆشگوزەران بوو یا سەرچاوی بژێوی کەمتر بوو سەرچاوی بژێوی کەمتر و بەڵام تامی ژیانی دەکرد خۆشگوزەران بوو زۆر یانی تامی ژیان دەکرد ئێمە هەر بە پێیان هاتوو چمان دەکرد بەڵام تامی ژیانمان دەکرد ئێستا لەوانەیە هەر ماڵێک لە ئێمە یەک دوو سیارەی هەبێ بەڵام
خۆشی و چیوا لەژیان کەم بووە زۆر کەم بووە ئەو کاتی زۆر خۆش بوو ئەو کاتی علااقاتی ئیجتماعی علااقاتی کۆمەڵایەتی پەیوەندی کۆمەڵایەتی زۆر بوو وەکو ئێستا نەبوو لێ یانی هەندێک جار لە یادگاریەکانی قوتابخانەکانی سەرەتایی یاخود ناوەندی دواناوەندی یادگاری زۆر خۆشمان هەیە کە ئێستا ئەوانە نابینم لە نێو منداڵەکانمان ئەم خۆش و تاموچێژیە نابینیم لە لایوان ئەو کاتێک ئێمە تاموچێژی تایبەتیمان دەکرد هەندێک ڕسم هەندێک فۆتۆمان ماوە قەدیم کە تەماشا دەکەیت چەند ساتێکی زۆر خۆش لە ژیانمان بردە سەر وەکو منداڵەکانی ئێستا نین ئەمە دیواری پۆلەکانمان بوون پۆلەکانی 1 و 2 3 و 4 و 5 و 6 سەرەتایی ڕەحلەکانمان دار جار بەجار سۆبایەک بەڵام مامۆستایەکمان هەبوو مامۆستا عومەر بەبیرم دێت کە دەهاتە خەتیشی زۆر خۆش بوو دائیمەن 6-7 ڕەنگی تەباشیری ڕەنجی هەبوو ئیدی کە ئەو حرفەی فێری دەکردین بە ڕەنگا و ڕەنگ دەینووسیەوە حرفەکانتر بە ڕەنجی سپی ئەو بە ڕەنجی تایبەت بە ڕەنجی سۆر بەڕاستی یادگاریەکی زۆر خۆش بوو شتی خۆشمان دەدی ئەوسەکە ئەی بۆ قەڵای هەولێر چی لەگەڵ ئەم قەڵا هەیە تۆ ساڵانێک تەمەنێک ماشەڵڵا لێرە ژیاوی هەموو شتێک باوەڕتە بێ یادگاری زۆرمان هەیە ژیانمان هەر لەو دەوروبەری قەڵاو لە قەڵاو بە سەرکەوتنی قەڵا بردە سەر یعنی ڕۆژگارێکی خۆشمان لێرە هەبووە ناتوانم بڵێم تەنها فلان ڕۆژگار یعنی چکە شتێکی معەیەن نەبووە زۆردا لەگەڵ برادەران بە تایبەتی یان لەگەڵ برادەران لەگەڵەوانە زۆر هاتوونە سەر قەڵا ماوەسا دوایەوەی کە خوێندنی سەرەتایی تەواو کرد خوێندنی ناوەندی و ئامادەیت لەکوێ تەواو کرد ناوەندی و دواناوەندی لە برایی متۆستی برایی اینجا لە ئیعدادی ئەربیل دواناوەندی هەولێری کوڕان لێون دەرتاوام کرد هەتا وەکو ساڵی 1986 زیاتر ئاشنا بین بە دینی ئیسلام زیاتر ئاشنا بین بە قورئان زیاتر ئاشنا بین بە حەدیث لەو دوو مەرحەلەی ئیدی لە ساڵی 87 لە سەفی 6 تەواوم کرد و لە کلیە طبی هەولێری وەرگیرام مۆساو کاتە چەندێک هێناکە لە تۆ وەرگیرایت من 93.1 هێنا ئەو وەختی لە بەغدا ئەوە دەکراین تەوزیع دەکراین یعنی هەموو مرکزی بوو لە بەغدا مرکزی بوو لە بەغدا ئەو کاتی لە طبی هەولێری وەرگیرام کەمترین دەرەجە 92 نیو بوو تقریبا 92 هەندێک بوو ئەوەی کە لە تۆ وەرگیرا بەڵێ وەرگیران لەوێن دەرێ لە طبی شەر لە شاری هەولێر ماینەوە هەتا وەکو طبیشم تەواو کرد هەر لە شاری هەولێر بوو ئەوسا لە سەردەمی خوێندنی لە جامیعە بڵێن چی یادگاریەک و هەیە ڕوویابی ئەو کاتانە چی یادگاریەکی مەسەلەن یادگاریەکی ناخۆش و خۆش بوو خۆشەکەی ئەوە بوو ئەمە سەفی 4 بووینە سەفی 4 ڕاپەڕین ڕوویدا لە سەفی 4 بووین ئێمە ڕاپەڕین ڕوویدا شتێکی زۆر خۆش بوو من ئێمە ماڵمان هەر نزیک دایری ئەمنیشی مدیری ئەمنی شیمالی بوو لە تێراوەی
ئیدی لەوێن دەرێکە دائیری ئەمن هەموو جێگای کۆنتترۆل کرا بەدەستی خەڵکو بەدەستی خەڵکو ئینجا پێشمەرگەی خەڵکی هەولێر ئینجا پێشمەرگە ڕاستفریماسە لە ڕاپەڕین تۆ بەشداری و کردووە بەڵێ هەمومان بەشداریمان کردووە هەموو خەڵکی هەولێر سەدان نۆهەتی دەتوان بم خەڵکی هەولێر بەشداری کردەوە لە ڕاپەڕینە ئێوە ڕۆڵتان چی بۆ مامۆستا هەرێکە لە جێگای خۆی هەندێک شت هەبوو تەنزیم نەبوو بە تەنزیم نەبوو بەڵام ئێمە با بڵێ ئەو منطقە چی لەمان نزیک بوو خەڵک چی لێ نزیک بوو دەچوو ئەوی تەرتیب دەکریان دەچوو بزووی دەکردە سەر ئەو جێگایی یعنی معسکر یان مەنزومەی ئەمن یاخود دائیرەی ئەمن یاخود فرقە حزبیەکان لە چێن دەری خەڵکەوەی دەکرد ئیدی لەو ڕۆژەی بەڕاستی ئەوەی جێگای زۆر ناخۆش بوو خەڵکانمان دەدیت یعنی جەنازەکانیان کە تۆ لە جادە و هیچمان بۆ ناکرێ ئێمە بەڵام ئێمە سەفی چار بووین سەفی چاری کولە تۆ بووین یەکسەر پاشەوەی کە ئینتفازەکە ئەوە بوو یعنی خلاص هەولێر چونکە بە ڕۆژێکی کۆنتترۆل کرا پاشوی یەکسەر چوینە چوونە مستەشفێ تەواڕی لەگەڵ دکتۆرەکانی ئەوی لەوێ مابوون لەگەڵ دکتۆرەکان هەمووی ئەوی بریندار بوو ئەوی پێویستی بە چارەسەر بوو هەموو لەگەڵ یان بووین ئەمە سەفی چار بووین بەڵام زۆر شتمان پێ دەکرا چونکە 4 ساڵمان خوێندی با بڵێ ناخۆشیەکە ئەو بەڵام خۆشیەکەش زۆر دڵمان خۆش بوو زۆر دەچوین خزمەتمان دەکرد شەو و ڕۆژ یعنی کە ئینتفازەکە تەواو بوو شەو و ڕۆژ لە خەستخانەی داوامان دەکرد هەشتر نەبوون بە دکتۆر بەڵام نا سەفی چوار بووین سەفی چواری تۆپ بووین ئێمە زۆر لە کوردەکان ینی عەرەبەکان هەموو ڕۆیشتنەوە یەکسەر بەڵام هەندێک شت هەبوو زۆر خەفەتمان پێ خوارد طبعا ئەو وەختی یەکسەر پاشەنجین حکومەت ئیداری خۆی سەحب کردەوە لە هەولێری هەموو ئیداری سەحب کردەوە لە کوردستان على ئەساس جامیعەش سەحب کاتەوە خەبەری نارد ئەوەی تەڵەبەی کولیەکان بابێن یعنی بەنسبەت خۆمان لە بەغدا لە مووسڵ لەو جێگانی کە ئەوان سەیتەڕیان هەیە بابێن یەکسەر وەردەگیرێن یعنی ئێمە گوتمان ئێمە کوردایەتی دەکەین ئەمە ئەوە چی دەڵێن ئەمە بە خۆمان دژیوان ڕاوەستاینە ئەمە لە دەراسات وەرنەدەگیراین لێرەش لە دەراسات وەرنەدەگیراین بەڵام ئەوان وەردەگیران ئەوان بە ئیسراحەتی خۆیان دەچون دەراسات خۆشیان لە بەغدا تەواو دەکرد بەڵام ئێمە نەمان دەتوانین هەموو ڕێگاکمان لە جێرا بوو ئەو کات ئێمە دەرەوەش نەبوو وەکو ئێستا نەبوو یعنی هەمەجبور بوو ئینتیزارمان کرد هەتاوەکو لێرە جامیعەکانی ئێرە سەبر دەراسات کراوە سەبر یعنی زۆر تاخیر بووین ینی لە ئەوەکان تاخیر بووین هەتا دەراسات کراوە هەتا ئێمە نەوبەمان هات هەتا وەرگیران کاتی ویست بەڵام ئەوان دەبینن لە هەموو شتە قازان زیان کرد هەتا هاتنەوە قازان زیان کرد ئەوە دڵمان پێتەنگ بوو زۆر بەڕاستی چونکە خەڵکانێک کە کوردایەتی کردیە بەڵام ئیهمال دەکرێت خەڵکانێکیش کە بەو شێوە تەسەڕوفاتی کردیە بەڵام ئەوان دایمەن دەچنە پێش دوجار لە ساڵی چەند تۆ خوێندنە تەواو کرد من لە ساڵ 93 خوێندنم تەواو کرد مەرحەلە چەندی 93 کولیش سەفی شەشی کولی تەواومان کردم چ بەشێک هەر تۆپ عامە دوایە بووینە مقیم دەوری دوایە 2 ساڵ مقیم دەوریاتیمان کرد 24 ساعت لە نەخۆشخانەکان داوامان دەکرد 24 ساعت یانی تەنها جمعان بۆمان هەبووی بینە دەرەوە یاخود لەگە بینە دەرەوە چەند سەعاتێک یەکێ دەبێت لەوێن دەبی یان دەبا یەکسەر ئیتساڵمان هەبی یەکسەر بگەڕێنە چونکە 24 ساعت لە خەستخانە لە نەخۆشخانەکان داوامان دەکرد و بە هەموو شێوازێک داوامان دەکرد بەبێ ڕاتب داوامان دەکرد بە ڕاتبی کەم داوامان دەکرد تەنها زۆر جارەوە بەنان و زگ دەڵێن مستەلاحەکەیە زاراوەکە دەڵە بەنان و زگ زۆر لە بەنان و زگ داوامان دەکرد بەڵام پێمان خۆش بوو ئیرادەتان پێمان خۆش بوو دەمانگوت خزمەت دەکەین خزمەتی کوردستان دەکەین خزمەتی شارەکەمان دەکەین یادگاری زۆر ناخۆشمان هەبوو زۆر ناخۆش لە شەڕی ناوخۆ یادگارەکان چ بوو ئێمە مقیم بووین لە خەستەخە لە نەخۆشخانە بووین لە ناو شاری هەولێر شەڕە ئارپیچی و لەو بینایە و لەو بینایە شەڕ بوو شەڕی براکوژی بوو خۆکوژی بوو بەڵام ئێمە لە ناووان واللهی گول لە بەسەرماندا تێدەپەڕی دەچوینە نەخۆشخانەکان تیمارکردنی ئەو بریندارانە 24 ساعت ئێمە لە نەخۆشخانە بوو
لە شەڕەکانی براکوژی هەرموو شەڕەکانی براکوژی ئێمە وەکو شەریحەی طبی وەکو دکتۆر وەکو نەخۆشخانەکان بەو پەڕی ئیخلاسیەتەوە خزمەتی هەموو کەسێکمان دەکرد بە بێ جیاوازی. هیچ حەسوودیەک هیچ شتێک لە دڵم نییە. شەوان پێشەوەی بنم گردنی هەموو کەسێک ئازادەکەم. دڵی خۆم ساف کردیتەوە بەرامبەر هەموو کەسێک. من لێرە شەهادەی دبلۆم عالیم وەرگرتووە بەڵێ ینی وەکو ماستێر ئەوە یەک و لە ساڵی 2014 بۆردی ئەوروپیم هێناوە لە هەمان بوار لە هەمان بوار لە هەمان لە بواری کوڕگ و لوتوگوێ بەڵێ بۆردی ئەوروپیشم هێناوە ئەم دوو شاهدەیەم هەیە و زۆر دەوراتی تەدریبی و زۆر مؤتەمەراتی عالەمی و لەوە شتانە شاهدی ئەوانشمان هەیە ئەوانە شاهدی مؤتەمەرات هەیە ینی شاهدی بەشداریکردنی مؤتەمەرات و دەوراتی طبی و خۆ فێرکردن چونکە ئێمە دکتۆر دەبێ دائما لە شتینوێ شتینوێ فێر بین چونکە طب زانستی طب پزیشکی زانستێکە تەواو نەبووە کۆتایی پێ نەهاتووە دائما لە گەشەکردندایە دەبێ ئێمەش خۆمان لەگەڵ تەتەوڕی عالەمی لەگەڵ گەشەکردنی عالەمی دەبێ بڕۆین ئەوەش بە مؤتەمەرات دەبێت لە مؤتەمەرات شتی نوێ تەڕح دەکرێت لە مؤتەمەرات شتی شت دەکرێت زۆری عملیاتی جیاواز دەکرێت یعنی دەدۆزرێتەوە ئیدی دەورات و ئەو شتانە دەوراتمان کردیە لە فێربوونی چۆنیەتی عملیات و چونکە هەر ئەوەندەیە کە توبەکەی تەواو دەکەی بەڵکو کە توبەکەی تەواو دەکەی ئێمە ئەو بیدایەتێکە لەو چوونە ناو ئیشەکەی بەڵام تەتەور بە ئیشەکە پێویستمان بە زۆر شتە ینی هەندی عملیات هەیە ئەمە ئێستاوە خۆمان فێر دەکەین یان خۆمان فێر کردووە یان شت هەیە پێشتر نەکراوە بەڵام ئێستا دەیکەین مؤتەمەراتی دووەلیمان هەیە ئینتەرناشناڵ لە هەولێر کردومانە بە ماندووبوونی خۆمان دکتۆرمان لە ئەمریکا هێناوە ینی باحث و پرۆفسۆرات لە ئەوروپا و لە ئەمریکا و لە دەوڵەتەکانی دەوروبەرمان هێناوە هاتوین لێرە محازەراتیان تەقدیم کردووە شتی نوێیان تەقدیم کردووە چی فێر بووینە لە بەحوساتەکان چیە ئیدی ئەوها ئەو شتانە دایمەن طب لە پێشکەوتندا ئێمەش تەنها شەهادە نییە چونکە خەڵک هەیە شەهادە هەیە بەڵام تەتەوڕ بەخۆی ناکە ئەم مزگەوتە لە ساڵی 1962 باپیرم دروستی کرد ئەو کاتی ئێرەوە ئاوەدان نەبوو منطقەیەکی چۆل بوو گوتیان لە دەرەوەی شارە تەنها لە پشتەوە هەندێک هەبوو بەڵێ لە ساڵی 62 دروستی کرد پێشەوەی ئەو جادەش دروست بی هەر جادە نەبووی هیچ نەبوو کاکتۆر چۆن بوو لە ژیانی دکتۆری و هاتی بۆ مامۆستای ئاینی هەردووشیان و بەیەکەوە گرێ ینی ئەو دوو ژیانەی کە تۆ کردوتە ئەمە طبعاً هەر لە بدایەتی ژیانەوە ئینسانێکی حەزم لە دین بوو مسلمان بووم ئیلتیزامم هەبوو الحەمدولله لە فەزلی خوایە هەمووی هەتا وەکو لە دراسەی ئەعدادی و لەو شتانەش دەرسی دینیمان هەبوو قورئان لەبەرکردنمان هەبوو لە کولیە هەروەها بدێ حەزێک لە دڵم هەبوو چونکە محازەرەم زۆر دەبووتەوە زۆر لە مزگەوتان محازەرەم دەبووتەوە حەزم نێبوو یانی زیاتر تەتەوڕ بەخۆم دەم لەو مەجالەی هەتا وەکوی لێهات مەنهەجم وەرگرت مەنهەجەکانم خوێند چوومە ئیمتیحانەکانم هەمووی دا مەنهەجەکانم هەمووی تەواو کرد
تاوەکو لە ساڵی 2010 تەواوم کرد و ناجح بووم و ئەمرم دەرچوو بە ئیمام خەتیب. لە 2010 تۆ مامۆستا تۆ لێرە ئیمام خەتیب لێرە نا چونکە ئەو کاتی کە ئەمن بوومە ئیمام و خەتیب ئەوە مزگەوتەکەمان تێکدا بوو دووبارە نوێ دەکراوە لە ساڵی 2011 تەواو کرا. لە کاتی خەتابەت یا لەو سەردەمەی بووی بە مامۆستای ئاینی هیچ شتێکی بەسەر هاتووە کە زۆر ئەزیەتی یابی یا ئەزیەتی ڕۆحی یابی یا ناحەقیەک و بەرامبەر کراوە؟ بەڵێ لە ساڵی 2012 جارێکی لەبەر مەسەلەیە کە گردبوونەوە کە ڕوویدان دیفاعم لە پێغەمبەری کە صلی الله علیه وسلم ئیدی گردبوونەوەکە دیفاعکردن لە پێغەمبەری بۆ صلی الله علیه وسلم چونکە چەند کەسانێک زۆر قسەیان بە پێغەمبەر دەبێت صلی الله علیه وسلم ئیدی لە پاشی بە 2 ڕۆژ بە 3 ڕۆژی 4 چەکدار هاتن ڕێیان لێ گرتم زۆر ئەزیەتیان لە ڕێیە بووم نوێژی عشا بوو تقریبا زۆر ئەزیەتیان دام بە لێدان بە قۆنداغی تفەنگ و سلاح و ئەشتان لە سەریان دام زۆر بەڵام الحەمدلله چیم بەسەر نەهات و هەر بەردەوامم لە بانکخوازی و لە چیت بەو کەسانەوە دوایەوەی زانرا چێ بوون یا نەزانراوە هەتا ئێستاش هەر نەزانراوە بەڵام ئەکید ناحەزی ئیسلام بوون ئەکید ناحەزی دین بوون ئەکید دوژمنی ئیسلام بوون ئەو کەسێک کە دیفاعی بکرد بە لەو دینەی دیارە تارگێتێک بووە لەوانە هیچ حەسوودیەک هیچ شتێک لە دڵم نییە شەوان پێشەوەی بنوم گردنی هەموو کەسێک ئازادەکەم غەشی لە کەس ناکەم غەدر لە کەس ناکەم درۆ لەگەڵ کەس ناکەم بوختانی لەگەڵ کەس ناکەم غەیبەتی کەس ناکەم حەسوودی بە کەس نابم دڵی خۆم صاف کردیتەوە بەرامبەر هەموو کەسێک هذه التي بلغت بك ئەوەیە کە ئەتوی گەیاندە ئەو مەرتەبەی وهي التي لا نطيق ئەو شتەیە کە زۆربەی ئێمە ناتوانین ئەو شتەی بکەین مژدەی پێغەمبەری صلی الله علیه وسلم نەوەکو تەنها ئەو کابرای هەر یەکێک وەکو ئەو کابرایەی بی مژدەی پێغەمبەری لۆ هەیە صلی الله عليه وسلم. هیچێک لەو کەیانەی کە تۆ خزمەتی تیاکەی بڵێن لە ڕووی تەندروستیەوە ئەگەر بە ژمارە لات بێ لەوەتی کەیشی دکتۆریەکەیت بە تایبەت لە ژووری ئەمەلیاتە تا ئێستا چەند نەشتەرگەری و کردووە بە تەقریبی؟ ژمارەیەکی تەواو ملانیە بەڵام ئەوەی کە ڕیکۆردم کردیە بە ناو زیاتر لە 11,700 ئەمەلیاتم کردووە ینی بەخۆم قورب و لوت و گوێ گوێ بڵێ ئەوسا هیچ حاڵەتێکی تیا بووە کە چارەسەر نەکرابێ بۆ نمونە یا تووشی حاڵەتێکی لە ناکاو بوو بێ لە کاتی نەشتەرگەریە؟ وەڵێ حتمما ینی ئێمە وەکو ماکەکانی نەشتەرگەری زۆر ماک هەیە ئەز ئایا ماچی نەشتەرگەریە یاخود ماچی بەنجەکەیە ینی مزعفات زۆر جارێ مزعفات ڕوو دەدا بەدەستی ئێمەش نییە هەندێک جار لەوانەیە هەڵی پزیشتی تێداوی بەڵام هەندێک جار هەیە هەڵی پزیشتی تێدا نییە هەموو کتابەکان نووسرایە ئەوەش بەداخەوە ئەوە لە مجتەمەعیمە هەندێک بە هەڵاوە دەکرێن بەس دکتۆرەکە تێدا مەسوولە ئەوە نابێ واوی حەق وانییە. کاکتۆ پێشتر باسیەوەت بۆ کردم کە نەشتەرگەریەک کە پێشتر لە ڕێککردنەوەی کاسەی سەرەوەکرا تایبەت بە ڕوودا تامە ئەم پێشتر باسم کردووە زۆر جارێ ئێمە تەتویر بە خۆمان دەکەین ینی گەشەی بە خۆمان دەکەین ینی لە ڕێگای مؤتەمەرات و لە ڕێگای چوونە دەرەوە لە ڕێگای تەدریبات و شتانە زۆر نەشتەرگەری پێشان نەدەکرا ئێستا زۆر بە ئاسانی بە سانایی دەکرێت یەک لەو نەشتەرگانەیە کە پێشتر نەدەکرا ئێستا دەیکەین ئەوە ینی هەندێک غودەی نوخامی هەیە پێدەڵێن غودەی نوخامی پیچتەری گلاند ئەوە تووشی وەڕەم دەبێت لە ناوەوەی لە ناو مێشکە بەڵام ئێمە پێشان کاسەی سەریان دەکردەوە ئیدی مێشتیان بەڵند دەکرد ئیدی ئینجا وەڕەمەکەیان لەدەدا ئێستا حالیان
نا لە ڕێگەی نازوورەوە لە لووتەوە لە ڕێگەی نازوور لە لووتەوە دەتوانم بچمە سەر وەرەمەکەی لەوێندەرێ لەگەڵ دکتۆری جملەی عەسەبی پێکەوە ئەوی شەی دەکەین من لە ڕێگای لووتەوە دەچمە سەر وەرەمەکەی دوای ئەو تاو دەکە وەرەمەکە هەڵدەگری دوای ئێمە هەڵدێنەوە دەرێ قەپاتی دەکەین ئەوە هەندێک لە دکتۆرەکانمان هەندێکە ئەو ئیشەی دەکەن هەموو دکتۆرەکان ناتوانن ئیشەی بکەن کاکتۆر لە کاتی نەشتەرگەری هیچ کاتێک هەبووە تووشی حاڵەتێک بی مەسەرەن ئیحراج بی لەناو ئەو حاڵەتەیە بۆ نمونە ئاسان لێ دەرباز نەبی بەڵێ جارێکی نەشتەرگەریەکم بۆ یەکەچی دەکرد تووشی سەرەتانی حەنجەڕەی بوو نەشتەرگەرێکی زۆر گەورە بوو هەڵگرتنی حەنجەڕەی بە کاملی لەگەڵ ملیشمان خاوێن دەکردەوە ئەو نەشتەرگەرێم دەکرد ئیدی نەشتەرگەرێکی زۆر زەحمەتە تقریباً 7 ساعت 9 ساعتی دەبا لە کاتی نەشتەرگەرێکەی ئیشم لەسەر خوێنهێنەر و خوێنبەری دەکرد کە لۆ مێشک دەچی خوێنهێنەرەکە زۆر گەورەیە دەبا خاوێنی بکەمەوە لەو غودە لیمفاویانەی کە لەوێن دەرەیە لەوانەیە سەرەتان گەیشتی بتەوێن دەریان دەبا دیوارەکە زۆر خاوێن بکەن دیوارەکەش زۆر بەخۆی تەنکە و ئیشەکی زۆر دەقیقیشە ینی بەڕاستی هەندێک ئیش هەیە دەیکەین وەچی بڵێ لەسەر عەساب ئیش دەکەین چونکە ژیانی نەخۆش لەبەردەستدایە ئیدی قەدەری خوای لەبەر هەر هۆکارێک بێ هۆکاری دەتوان بڵێم غەڵەتی ئێمەش تێدا نەبوو بەڵام خوێن هێنەرەکە تەقی بەڵێ دەمارێکی زۆر گەورە یعنی بەقەد ئەو پەنجەم ئەستورتر کە لەو مێشک دێتەوە پێ دەڵێن جەگولەر ڤین ئەوە تەقی کەەوە تەقی یعنی بە یەک لەحزە کو یەک تەنەکە خوێنی بەو مەنتقەیدا بکەی ئەو های لێ هات ینی هەتا گرتمەوە لەو بەر و لەو بەر نەزیفەکەم گرتەوە چەند دەقەیەکم پێچوو چونکە زەحمەتەکەی لە چییە ئەو خوێنە کو بە مزەخەیەکی زۆر گەورە ئاوێک بکەیەوە ئەوەندە بەهێز بوو هیچیش دیار نەبوو هیچ دیار نییە کاتی وها بارە حاڵخوای گەورە تەوفیقی دام کە گرتم دەمارەکەم گرتەوە نەمهێشت خوێنەکەی هەموو بڕوە خوێنەکەی لێڕۆیی زۆری لێڕۆیی بەڵام نەمهێشت گیانی لە دەست بدا ئینجا بەخۆی ساڵە سارد بوو بەڵام هەموو قەلبمان ببووە ئاو ئەوەندە جێوێکی لە حەژمەتی سترێسی ئەو عەمەلیاتەی هەموو قەلب بوو ئاو کە گرتم تەواو بوو ئینجا جەماعەتیشم لەگەڵ بوو ڕاوستن دەدەقە با ئیستراحەت بکەین دەدەقە بەس دانیشتینەوە هەتا هاتینەوە سەر خۆمان ئێمە زۆر ناخۆشە نەخۆش دەبەردەستت بیێ بمری یاخود لەسەر مردنی بی ئەتوش نەتوانی هیچ بۆ بکە الحەمدوللا نەخۆش قوتاری بوو نەخۆش چابوو تانیمان تقریبا 7 ساعت هەتا 8 ساعت عملیاتم لەسەر عملیات کە ڕاوستام و زۆر بە دەقیقی و ئیشەکەمان بۆ کرد بەڵام زۆر بە سەختی پێپەڕی یعنی عملیاتێک بوو زۆر سەخت بوو لەسەرمان زۆر ناخۆش بوو زۆر ئەزیەتمان پێوە خوارد یعنی باوەڕت هەبێ کاک عادل هەتا چەند ڕۆژی نەهات بوومەوە سەر خۆم عملیاتەکەم تەواو کرد هەموو تەواو کرد گەیشتمە ماڵەوە پاڵم داوە ئیدی هەتا چەند ڕۆژێک چونکە سترێسی ئەوها زۆر نەخۆش لەبەردەستت بمری ناخۆشترین شتە کە دکتۆری جەڕاح تووشی دەبێ الحەمدوللا نەمان هێشتیە کەس تووشی شتیوا بێ بەڵام شتوار و دەدا نەخۆش دەمرێ لەبەردەستمان بەڵێ کاکتۆر لەگەڵەوەی تۆ نەشتەرگەری زۆر بۆ خەڵک ئەنجام داوە لە ڕابردوو تا لە ئێستش بەردەوامی بەڵام تۆ لە ساڵی 2005 وابزانم تووشی نەخۆشینێکی تەگمە نەبی ئەگەر بکرێ باسێکی ئەو نەخۆشینەمان بۆ بکەیت چی بوو چۆن بوو طبعا لە ساڵی 2005 تووشی نەخۆشیێک بووم بەهۆی ڤایرۆسەکەەوە ینی نەخۆشە کاتەلام هەڵامەتی بوو پەسیوی بوو فەحسم کردو عیلاجم دایە ڕۆی سوبحانەڵڵا لۆ ئێوارێ هەڵامەتەکە زانیم یەو نەخۆشەی بوو لۆمات ینی دیار بوو هەڵامەتێکی ئاسایی بوو
دوایە لۆ شەوێ سنگم زۆر بەژان هات ترسان لەوەی کە دڵ و ئەو شتانە چوین لای نەعاشی داخل بووم ئیدی کە دکتۆرەکان کۆبوونەوە و تەمەشایان کرد و فحوسات و فەحسیان کردن بڕیاری ئەویاندا کە پەردەی دڵ پەردەی هەیە پەردەی دڵم ئیلتیهابی کردووە ئاویشی تێدا کۆبوویتەوە ئیدی تقریبا 2 مانگ عیلاجم وەرگرت هەر چارەی نەبوو چارەسەری نەبوو هەر دووبارە دەبووە 2-3 دووبارە دەبووە هەتەوەکو بڕیاری ئەوەی درا کە نەشتەرگەریم بۆ بکرێن نیوەی پەردەی دڵم لابن لەگەڵ چیسێک دروست بوو لە ناو سیەکانم هەر لەکن دڵم ئەویش بە هەمان ڤایرۆس بەڵام کاکتۆر ئەڵێن لە کاتی لابردنی ئەو بڵێن پارچە زیادەی سەردڵ تا تۆ کە بەنجی عمومیەکرێ ڕاستە بەنجەکرێ بەڵام هەر ئاگاو لە خۆتە بێ کۆمەڵی حاڵەت و بەسەرەیە لە کاتی نەشتەرگەریە ئەگەر باسی ئەو حاڵەتانەمان بۆ بکەی بزانین چۆن بوو چی بوو بەڵێ شتە لەگەڵم ڕوویدا زۆر کەم جار ڕوو دەدا بەڵام لە بەغدایەوە عملیاتم کرد لە ڕووی علمیەوە چی پێوترێ و حاڵەتە کە بەنجەکرێ بەڵام کەسەکە ئاگای لە خۆیە بێ ئەو یەک لە دەرمانەکە چونکە بەنجکردن هەرواشێکی سانانیە شتێکی بەسیط نییە دکتۆرێکی ئەخیسائیە تەنها لە بەنجکردن یعنی ئەخیسایی وەردەگریە و چەند ساڵ دەخێنێ و لە پاش کولیە و چەند تەدریب دەکا و ماندووبوونێکی زۆر کو ئێمە دەبینە ئەخیسایی قوربلوت و گوێ بە چەند مەرحەلەدا دەچین ئەویش بە هەمان شێوە بە مەراحلیدا دەچی کەواتە بەنجکردن تەخدیر شتێکی سانە و بەسیط نییە یەک لەو دەرمانە دیارە ئیشی نەکردیە کە لێم درایە دیارە ئیشی نەکردیە هەندێک دەرمانەیە کە لە نەخۆشی دەدرێ نەخۆشەکە ئیدی کویەکە تووشی شەلەل عام بێ نەتوانانی هیچ بزولێتەوە بەڵام ئاگای لە دنیا هەیە دەرمان کەش لێتن هەتاوەکو ئاگای لە دنیا نەمێنێ دیارە ئەو دەرمانەی ئیشی نەکردیە کەمیان لێدا نازانم ناتانم کەسی ئەوە بکەم بەڵام کە بەنجیان لێدام پێشەوەی دەست پێ بکەن من ئاگام نییە بوو ئەگەم لە دکتۆرەکان بوو هیچ جۆڵەیەکە نەبوو هیچ نەواچی نە زمان نە چاو نە جوڵە بەس ئاگام لێ بوو هەستی شم هەبوو ئەنی هەر یەک دوزار دەمگوت بە یعنی لە دڵی خۆم هاوار بکەم نییە هاوار ئەمن جارێ ئاگام لە خۆیە تەمەشەی لێدانی دڵم زیاد دەبێت لەو حاڵەتی فرمێسک لە چاو دێ زیاد دەبێت لەو حاڵەتی ئیدی ئەمنیان سوڕاند و ئەمنیان تاقیم کە ئەو تاقیمە ساردە جۆدەکە سارد بوو ئەمنیان سوڕاند گوتم ئێستا دەچم دەڕۆم دەنوم هەر ئاگام نییە بوو هەر بە تەما بێهۆش بی بەڵام بێهۆش نەبوو بە هەر بێهۆش نەبوو چەقویان لێدا ئێرە لێرم هەتاوەکو فەقەراتی پشتم کردیانەوە ئەی هاوار ژانێکی فەزیع ئیدی نقطەی نەزیفەکانیان دەگرت بە کۆتەری بە کەوی با بڵێن بە ئەوەی ینی بە ئاگری بە سووتانی بە داخکردن نقطەی هەموو ئاگری ینی هەر جارێک کە کۆتەری بە پێم دەکەت لە توایە دەمگوت یا ڕەبی خوایە جەهەنەم بەبیر دەهاتەوە دەمگوت جەهەنەمیش ئەو هایە هیچ حەول و قووەتێکت نییە ناتوانی هەڵێی بەڵام عەزابەکەش هەیە هەتا لە ئاخیری تووشی ئازارێکی زۆر فەزیع بووم لەبەر ئازارەکەی هۆشم نەخۆنەما نەک لەبەر بەنجەکە 3 ساعت و نیویش لەبەر عملیات بووم ئەو کاتی عملیاتەکە الحەمدولله نەجاحەتی نا 100% بەڵام ئەو بیرەوەریە هەتا ئێستا شەلی مەشکم ماوەلەوە هەر کاتێ دەچم نەخۆشێکی عملیات بکەم تاکید لە دکتۆرەکەی دەکەمەوە لە دکتۆری بەنجی جوان بینوێنە خۆنووسیە تەمەشا دەکەم دڵم هەر کاتێ بزانم نەخۆشەکە حرەکە چێ یەکسەر خۆم بەبیر دێتەوە یەکسەر دکتۆری بەنج بانگ دەکەم دکتۆرەوە باش نەنووسێ دەڵێ وەرە چێک بکەوە تەمەشای بکەوە ئیدی چەند لەحەزایەکی زۆر ناخۆش بوو لە ژیانم زۆر جار ئینسان هەموو شتێکی بەسەر دێ پێویستە دەرس وەرگێ ئینسان لەوەش دەرسم لە هەموو شتێکی کە بەسەرمان هاتووە دەرسمان وەرگرتووە یعنی دەبی دەرس وەرگرین کە ئەمەش نەخۆش دێتە بەردەستمان زۆر جار وەکو دکتۆر زۆر جار فکر دەکەینەوە کە نەخۆش هاتە بەردەستمان وەکو ئالەتێکە وەکو شتێکە بەڵام نەخێر ئینسانێکە وەکو من و تۆ بەڵام نووسیە دەبی بەو پەڕی ئەمانەتەوە بەو پەڕی زەمیرت بەو پەڕی وجدانت خوای گەورە لەسەرمانە دەمان بندەی بەو شێوەی تەعامل لەگەڵ نەخۆشەکە بکەین
هەتاوە بتوانین باشترین سوود لە ئێمە ببینی. چۆن توانیوتە ژیانی هۆڵەکانی نەشتەرگەری یا ناو نەخۆشخانەکان لەگەڵ مزگەوتە لەگەڵ لەوتاری ئاینی لەگەڵ شەوانی لەیلەتەل قەدر بۆ منە تەراویحەکان نوێشکردن بۆ مسلمانان ئەم دوو ژیانە چۆن پێکەوە گرێداوە؟ طب ینی ژیانی پزیشکی شتێکی هەر کە منداڵ بووم حەزم نێبوو، حەزێکی ڕاغبەتێکی زۆر گەورە بوو لام. حتى وەکو من سەف شەشی ئەعدادی بووم دەمگوت کە دەمخوێند دەمگوت دەبی ببمە ئەوە دکتۆر. حتى لە سەف شەش بووم کتابێکی تەشریحی سەفیەکی کولیە طب ئی برادرێک ئی جیرانێک لە کولیە طب بوو تەمەشام دەکرد. یان ڕاغبەتێک بوو دەبی ببمە دکتۆر، دەبی لەو بوارەوە خزمەت بکەم ئینشاءڵڵا. هەرێکێک ئەگەر لە بوارێکی کە حەز لێبی بێتن خزمەت بکە ئینشاءڵڵا نەجاحەت دەین، چونکە زۆر جار ئیبداعی تێدا دەکەم. بەڵام وەکو دینداری پێویستە لەسەر هەموو یەکمان، نەوەکو تەنها من، هەموو یەکێک پێویستە داوای لۆ دینی خوای پەروەردیگار بکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ بەلغوا عنی وەلەو ئایە، ئەگەر ئاەتێکی بوو تەبلیغی دینی من بکەن. ئینسانی مسلمان با بڵێن داوەکردن تەنها لۆ مەلایەن نییە، تەنها لۆ کەسی ئیمام و خەتیب نییە، لۆ هەموو کەسێکیە، لۆ هەموو مسلمانێکیە. من لە ژیانی ئەعدادیە و لە ژیانی متەوەسطە و لە ژیانی کولیەش زۆر جار محازەرەی دینیم دەگەوتەوە لە مزگەوتەکان، وەکو حەزێک و وەکو بە پێویستم دەزانی ئەگەر من بتوانم لەو بوارەشەوە خزمەت بکەم. یعنی با لە دوو بوار بێ چی تێدایە، خۆ ئەگەر دکتۆر بم مانایوە نییە من نابێ لایەنی دینیەکەم هەبێ، لایەنی داوام هەبێ، لایەنی بانگەوازیم هەبێ، نەخێر دەبێەوە پاڵپشتێک بی لۆ من. کابرای مهندسە، کابرای مامۆستایە، کابرای کاسبە، معنیوە نیە تەنها دەبێت کاسباتی خۆی بکاتەوە، نەخێر دەبێ هەموو کەسێک ببتە بانگەواز. ئینجا لە چ ڕۆیەکی پێت دەکرێت لەو ڕۆی دەبێ بانگەوازی خۆی تێدا بکەیت. کاکتۆر لە ژیانی دکتۆریدا لە ژیانی مامۆسایەتی ئاینیت ژیانی بانخوازیت لە چ شتێکی ژیانە زۆر پەشیمانی؟ ئەو خوتوانەی کاوێشتیتم لە بانکخوازی هیچ پەشیمانی بە هیچ نەوەیەکی. ئەگەر ئەزیەتشم خواردبێ پەشیمان نیم، بەڵکو زیاتر لەوانەیە سوورم بکە لەسەر بانکخوازیەکەم. لایەنی طبیەکەش پەشیمان نیم کە هاتیمە لایەنی طبیم گرتی و لایەن بوویمە دکتۆر و لەو بارەوە خزمەت دەکەم. ڕۆژێک لە ڕۆژان بەڵکو یەک لەحەزەش پەشیمان نیمە لە هیچ لایەکی. لە شتێک پەشیمانم کە لەوانەیە پێم بکرێت زیاتر خزمەت بکەم نەمکردیە لە هەردوو بوار. لەوەی هەندێک جار خۆم بە مقەسر دەزانم لەوەی کە زیاتر دەبایە خزمەت بکەم، محاولە بکەم زیاتر خزمەت بکەم. لەوەی لەوانەیە هەندێک بوارم لۆ نەڕەخسابی یاخود حەزم نییە بوو زیاتر تااقەتم هەبێ، حەزم نییە بوو زیاتر بتوانم. لەوەی هەندێک جار تەقسیرم هەر هەبووە، لەو تەقسیرە لەوانەیە پەشیمان بووم، بەڵام لە شتەکان کە نەخێر پەشیمان نیم. مامۆستا لەم کۆمەڵگەی ئێمەیە کە تێژین کۆمەڵێک لایەنی زۆر جیاواز هەیە بۆ نمونە ئەحزابی ئیسلامی هەیە، کۆمەڵە تەیاری تری ئیسلامی هەیە لە گۆڕەپانە خەڵکی بەلایەن هەیە. ئەگەر لە مامۆستا محەممەد یا لە دکتۆر محەممەد برسم تۆ کەس بێ کەسێکی حیزبیت یا سەر بە چ لایەنێکی وەڵامت چییە بێ؟ من ئیسلامیم، هە لە بدایەتی ژیانمەوە ئیسلامی و شانازی بەوەش دەکەم کە من مسلمانم، کوردێکی مسلمانم، شانازی بەوەی دەکەم. و هەتا ئێستا هە لە بدایەتی ژیانمەوە پێشتر بزوتنەوە هەبوو، دوایە یەکگرت و دوایە کۆمەڵ و دوایە شتەکان کە دروست دەبی. من هەتا ئێستا بە ڕەسمی یاخود باوە خۆم بە مولکی لایەنێکی محەدەد دانەناوە. من خزمەتی هەر هەموویان دەکەم، چونکە خزمەتی ئیسلام دەکەم. لە کامەلای خزمەتێکم دیت بتوانم بچمەوێ خزمەت بکەم، دەچم خزمەت دەکەم. و لەوێ لە هەمان کات لە هەموو لایەکان دەتوانین خزمەت بکەین. لێ
ینی ئەو بۆ چوونی منە حەزمێ نەبوو تەسچی بکەمەوە داوای خۆم تەسک بکەمەوە بەڵکو زۆر بە فراوانی وەچی هەم پێڕاستتر بی زیاتر دەچم لەگەڵوان خزمەت دەکەم و ئەوەی بزانم ڕاست نەبووە لەوانەیە قسەم لەگەڵ هەندێکیان کردبی کە ئەو بیر و بۆ چوونە لەو مەسەلەی لەوانەیە هەڵەبی خۆم بە مولکی هەموو موسڵمانان و هەموو ئیسلام دەزانم و خزمەتی هەمووان دەکەم و ئێمە ئیسلامێکی شاملمان دەوێ نەوەکو تەنها لایەنێک. ئەوسە پرسیارێکی تر لە مەسەرەن لەم وڵاتی ئێمە تیاژین زۆر جار مامۆستایانی ئاینی یا کەسە دیارەکان پێشنیارەکرێن پۆستی حکومیان پێ بدرێ یا کاندید بکرێن لە هەر لایەنێک و تۆ ئەو پێشنیارەت بۆ هاتووە ڕەتیکەیتەوە مەسەرەن نەتەوێت بچیتە کایەکی سیاسی شوکەی هەر لە ڕووی بانگەواز و لە ڕووی تۆبیەوە خزمەت بە کۆمەڵگا بکەیت. بەڵێ لەوانەیە لۆم هاتبی ینی عەرزم لۆ هاتبی وەکو ئەندام پەرلەمان ئەو شتانە کاندید بکرێن بەڵام من پێم باش نەبووە لە دوو ڕوانگەوە پێم باش نەبووە لە ڕوانگەیەکەوە من پێم وابووە پێم وابووە ئەو خزمەتی ئەمن ئێستا دەیکەم لەوانەیە ئاو کاتی بۆم نەکرێ ئەو نقطە لەوانەیە لەوێن دەرش خزمەت هەبی بە شێوازێکتر بەڵام بۆ من وەکو دکتۆر وەکو ئیمام و خەتیب لەوانەیە بتوانم زۆر شتی بکەم کە لەوێن دەرێ بۆم نەکرێ ئەوە یەک دوم جار نقطەش کەش هەیە ئەمن لۆ ئەندام پەرلەمانی لەوانەیە عەرزم لۆ هاتبی بەڵام بەڕێی من و باسشم کردێ پێشانم گوتم بۆ جێگای ئەوێن دەرێ جێگای تەشریعیە پێویستە کابراایەک بچی کە لە یاسا و لە حقوق و لەو شتانە بزانی خەریجی یاسای بی دەرچووی یاسای بی زیاتر لەوێن دەرێ دەتوانی خزمەت بکات چونکە زانیارێک دەربارەی لەوێن دەرێ زانیارێک هەیە دەتوانین لەوێن دەرێ تەطبیقی بکە دەتوانین لەوێن دەرێ دیفاع بکەم من خۆم نەدەدیتەوە لەلایەنی پەرلەمان و لایەن تەشریعی خۆم نەدەدیتەوە زۆر جار بیرم دەکردەوە خۆم نەدیتەوە. ئەوسا ساڵی چەند زەواجە کردووە تا ئێستا چەند مناڵەوە هەیە؟ ساڵی 93 زەواجم کرد مانگی 8 5 منداڵم هەیە 6 بوو یەکەم منداڵ وفاتی کرد لە عمری تقریبا مانجێک بوو هەندێک کەمتر بوو وفاتی کرد کە ڕۆژێکی زۆر ناخۆش بوو بۆ ئێمە خی گەورە بکاتەمای ئەجر بە قیامەتە چونکە پاش 4-5 ساڵی ئینتیزارکردن وفات بکە یعنی هەندێک ناخۆش بوو بەڵام سەبرمان کرد خی گەورە 5 منداڵی داینێ بەرامبەرەوی 2 کوڕسێک. مامۆستا پێشتر وتێ من کۆمەڵێ خزمی ئێوە کە کەسە نزیکەکانتان یاسە لە تەلەوی بەژین لە ئیسرائیل تەبەن ئێوە پێشینەی ئێوە لە ڕابردوو پێش لە سەردەمی ساڵانی پێش سیەکانەوە بزانم یەهودی بوون بەڵێ ئێستا ئەو کەسانەوە بزانم ساڵی 96ێنەوە بۆ کوردستان داوا لەیەوەکەن کە بچن بۆ تەلەویب لەوێ بژین چیان بۆ پێشنیارکردن مەسەرەن چیان خستە بەردەستی ئێوە بەڵام ئێوە چۆن بوو نەڕۆشتن لەگەڵیانە؟ من باپیر مونەنکم بوونە موسڵمان کچێکیشیان نەبوو کچەکەی هەر بە یەهودی ماوە لەگەڵ ماڵی مام و خاڵۆوانی ڕۆیشتن خزمێکی زۆر مێرە هەبوو تەنها باپیر مونەنکم بوونە موسڵمان لەگەڵ منداڵەکانی وان جارێ هەندێکیان نەبووبوون هەندێکیەوە لە ساڵی دەوروبەری 30 باپیرم بۆ موسڵمان ئیدی لە ساڵی 48 و 50 کە هەموو ڕۆیشتن ئێرەیان بەجێهێشت. ئەوسا ببوورە بە زۆر ڕۆشتن یا لەسەر خواستی خۆیان عێراقیان ئیسرائیل زەوێکی بۆ دروستکردن کە بێن لە هەموو عالم سەحبیان دەکردن لێرەش زۆر محاولەشیان کرد کە باپیرم بڕوە کە باپیرم منەنکم لەگەڵ بن بەڵام باپیرم هەموو ماڵی دنیای هەروک باسیشم کرد باوکی باپیرم ملیۆنێری ئەو کاتی بوو هەموو مەحرومی لە میرات یەک درەمی لۆ بەجێ لێشت لەسەروی کە بۆ موسڵمان باپیریشم گوتی من دینەکەم دەوێت هیچم دواتر ڕۆبزانم ساڵی 96 دێنەوە بەلای ساڵی 96 هاتنەوە هەولێر پلکم و کچی پلکم و ئامۆزایەکانی بابم و 6 کەس هاتنەوە هەولێر ئەمەی ببەنەوە ئیسرائیل
وتیان باپیرم مابوو نانکم نەمابوو وەفاتی کردبوو باپیرم مابوو زۆر کچەکەی دەکا پلکم چۆکم باپیرم بابە لەو بێ موسڵمان بابە دەوەرە بچینەوە ئیسرائیل بابە هەروەها و باپیرم دەیگوت کچم دەیگوت بڕۆ ئەتو کافری تو لۆ هاتیەوە یان وەرە بە موسڵمان یانیش بڕۆ وازمان لێبینە ئیدی زۆر عەرزیان هەبوو لۆ ئێمە یعنی هەموو دنیایان تەقدیممە دەکرد وەکو حکومەتی ئیسرائیل هەموو دنیایان دامە بەڵام واز لە دینەکەی بینین ینی یەک بە شتانێک کە من خێزانم هەبوو خێزانم محەجەبە بوو خێزانم ئامۆزای خۆمە محەجەبە بوو یعنی گوتم باشە ئەمە ناتوانین 2 مانگ لێ بین بڕۆ بچینە ئەوروپای ئەو کاتی خەڵک زۆر دەچوو ئەوروپای گوتینە ئەنگۆ دێنەوە دەبی ئیعلام بکەن کە ئەمە ڕازینینە باپیرمان بووینە موسڵمان حتا من چکە ناوم محەممەدە دەبی ناوم بگۆڕێ یەکسەر پاسپۆرتی ئیسرائیلیان دەداینێ یەکسەر خانوویان بۆمە خانوو پاسپۆرتی ئیسرائیلی و پارێکی ئێزگار زۆر و من دکتۆر بووم و کاتی مقیم دەوری بووم گوتیان لە مستەشفای و لە جامیعەی ئەمریکی لە تەلەڤیب لەوێن دەری هەموو داوام دەکەوی یعنی ژیانێکی ئەو پەڕی خۆشی و دنیا خانوو و تەجهیزی خانوو و پارە و پاسپۆرتی ئیسرائیلی کە پاسپۆرتی ئیسرائیلی لە هەموو دنیاە ڕقم یەکە یعنی ئەگەر ڕقم یەکش نەبی لە ڕقەمەکانی ئەوەلیە لە دنیاە بەڵام بەمایان گوت دەبی حیجابەکەی فڕەدا دەبی قورئانەکەی لەسەر حدودی بەجێ بێڵی نەک لە دڵت بمینێ بەجێ بێڵی قورئانەکەی حیجابەکەی فڕەدەیدانی ناوت دەگۆڕێ یعنی دنیایان بە کاملی دانی بەڵام قیامەتیان لێ وەردەگرتینەوە دەورەی دینی یەهودی و زمانی عیبری و غەسل لەماغە چیان دەکردین ئەمەش گوتمان نەخێر دینی خۆمان بە هەموو شتێک نادین بە هیچ شتێک نادین لە دنیا کەسمان نەچوینە الحەمدولله ئێستا هیچ پەیوەندیێکی خزمەتیتان بە یەکەوە ماوە بەسەراحەت ئەگەر بمەوێ دەبی ئەگەر بمەوێت بە هەموو نوعێک دەبی کوڕەپلکم لەوێن دەرێ یعنی کوڕەپلکم و کچەپلکم و کوڕەپلکی خۆم لەوێن دەرێ کچەپلکی خۆم لەوێن دەرێ یعنی سهل ئەگەر بمەوێ بەڵام یعنی دەتوانم ئێستا تەلەفۆنیان بۆ بکەم دەتوانم بەڵام دەوڵەت شارەکەی خۆم دینەکەی خۆم پێش هەموو شتێک ئینجا شارەکەی خۆم هەولێرەکەی خۆم کوردستانەکەی خۆم بە هیچ شتێک نادەم بە هیچ جێگایەک نادەم دکتۆر جان ئێمە هیچمان نەماوە ئەگەر شتێکم مابێ لە کۆتاییە بێڵێیت زۆر سپاسی ئێوەی ئازوو خۆشەویست دەکەم ئەزیەتان کێشایەوە هاتوون و بەڕاستی ینی وەتان کرد هەندێک بگەڕێنەوە پاش بیرەوەریمان بۆ بگەڕێتەوە بیرەوەری منداڵی و بیرەوەری گەنجاتی و بیرەوەری هەڵۆ ئێستش گەنجی ڕدێنەکەمان سپی بووە بە سپیرنەوەی نەزاری زۆر شتمان بێبیر بێتەوە زۆر خۆشیەکان و ناخۆشیەکانمان بێبیر بێتەوە هەرچەند من لەو باوەڕێدام ناخۆشیەکانیش هەر خۆشیە چونکە نابێت تەنها خۆشی بێ دەبێت ئینسان دەرس وەربگرێت لە هەموو شتێک قیامەتیش ناخۆشی تێدایە و خۆشیشی تێدایە ناخۆشیەکانمان پیشان دەخوای پەروەردگار ئینجا خۆشیەکانیشمان پیشان دەدا ئینشاءالله ڕازی تەمەنی ئەم جارەمان بە جێڕانەوەی بەسەرات و سەرگوزەشتەکانی کەسایەتیەکی جیاواز و سەرکەوتوو کەسایەتیەک کە لە دوو تیوی جیاوازدا وەکو مامۆستای ئاینی و باخوازێکی سەرکەوتوو و کۆتایی هات تا بەرنامەیە تر و بێگەشتنەوەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ